دوای 2 مانگ ڕێگری لە هاتنی گازوایل و قیری شل و چەندین جۆری دیکەی سوتەمەنی لە هەولێرەوە بۆ سلێمانی. لە ئێستادا ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارەکەی هەڵوەشاندۆتەوە و ئامادەیە بە وەرگرتنی 600 دۆلار لە هەر بار هەڵگرێک بازگەکانیان بەڕوودا بکاتەوە. ئەمەی دەیبینن بازگەی هیرانە لە بەپێی بەدواداچوونێکی وردی پەیام کە زیاتر لە 2 مانگە بەردەوامە و بازگەکانی نێوان زۆنی سەوز و زەردی بە شێوەیەکی مەیدانی بەسەر کردوتەوە و لە نزیکەوە سەردانی بەشێک لەو کارگانەی کردووە کە بڕیارە حزبیەکە زیانی لێداون. بۆی دەرکەوتووە یەکێتی لە ڕێگەی تیمێکەوە کە لە بازگەکانی نێوان هەولێر و سلێمانی جێگیر کراون ڕێگەی نەداوە بەشێکی زۆری جۆرەکانی سوتەمەنی هاوردەی زۆنی سەوز بکرێت. ئەم ڕێگایە کە بەپێی زانیاریەکانی پەیام لە ناوەڕاستی مانگی ئەیلولەوە بڕیارەکە چۆتە بواری جێبەجێکردن و تا سەرەتای مانگی 11 بەردەوامی هەبووە. لە ئێستاشدا بە مەرج و بە وەرگرتنی 600 دۆلار لە هەر بار هەڵگرێک بازگەکە بە ڕوویاندا ئاوەڵا دەکات. کاریگەریە نەرێنەکانی ئەم بڕیارە هەرزوو دەرکەوت. وەزارەتی سامانە سروشتەکان لە ڕاگەیەنراوێکیدا ئاشکرای کرد لە سەرەتای تشرینی یەکەم ڕێگری لە گەیاندنی نەوتی ڕەش بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەبای تاسڵوجە و وێزگەی بەرهەمێنانی کارەبای سلێمانی دەکرێت. کاریگەریە نەرێنیەکانی ئەم بڕیارە تەنیا لە بەرهەمێنانی کارەبا دەرنەکەوت بەڵکو ژمارەیەکی زۆر لە کارگەکانی بەرهەمێنانی قیر پەکیان کەوت کاتێک بەشێکی زۆریان چاوەڕوانی هاتنی قیری شل بوون لە هەولێرەوە بەڵام بێ ئاکام بوو. پەیام زانیوێتی تەنیا یەک کۆگای سنووری پارێزگای سلێمانی قیری شلی تێدا بووە لە دوای ئەو بڕیارەوە قۆڕەخکاری لە بەرهەمەکەدا کراوە و بە نرخێکی زۆر بەرزتر لە دۆخی ئاسایی بەسەر کارگەکاندا ساغ کراوەتەوە. چۆنەکرێت ڕازی بن؟ سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پەیامی ڕاگەیاند هۆکاری ئەم مامەڵەی 2 پارتی دەسەڵاتدار و بەتایبەت یەکێتی 2 خاڵی سەرەکیە. یەکەم قۆڕەخکاری لە بازاڕدا، دووەم وەک کارتێکی فشار لە بەرامبەر لایەنی دووەم بەکاری دێنێت. لە کۆتایی بە دوواداچوونەکەمان بڕیاری باجەکان و شێوازی وەرگرتنی لەلایەن ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازگەکانی نێوان زۆنی سەوز و زەرد دەخێنە ڕوو. هەر بار هەڵگرێکی گازوایل ئەگەر لە هەولێرەوە بێتە سلێمانی یاخود بە پێچەوانەوە ئەوە 600 دۆلاری وەک سەرانە لێوەردەگیرێت. ئەگەر نا مۆڵەت بە تێپەڕبوونی نادرێت. ئەمەش هێندەی دیکە نرخی گازوایل گرانتر و بازارەکە قۆڕەخکارتر دەکات. خۆ ئەگەر شۆفێری بار هەڵگرەکە مادەی فۆلینی بارکرد بوو کە بە قیری شل ناسراوە ئەوە 500 دۆلاری وەک سەرانە لێوەردەگیرێت. ئەم زانیاریانەش ئەوە پشتڕاست دەکاتەوە پارتە دەسەڵاتدارەکان بە قاچاقی مەرزەکان تێریان نەخواردووە و دەستیان بۆ وەرگرتنی سەرانە لە بازگەکان کردووە. ئەم بارودۆخەش قەرەباڵقیەکی زۆری لە بازگەکان دروست کردووە و سیمایەکی ناشارستانی بە ناوچەکە بەخشیوە. ئەمە سەرڕای تۆخکردنەوەی سنووری 2 ئیدارەیی